هیچ کام لە خوێندکارەکانێک گەیشتوونەتە پلەیەکی زۆر بەرز کە شەنازیان پێوەکەی داهێنانیان کردبێ؟ زۆر جەنابی وەزیری خوێندنی باڵا دکتۆر ئارام خوێندکاری من بوو، دکتۆر هەواڵ ئەبوو بەکر بە شانازیەوە خوێندکاری من بوو، کۆمەڵێکی تر لەوانەی ببوورە لەوانەیە ناوەکان دوایش کلەیم لێ بکەن زۆرن لەوانەی لە پلە پۆستەکانان کە من ئێستا شانازیان پێواکەم بەدر لەوەش لە پلە پۆستانە بن لە هەر پێگەیەکی ترا بن من شانازیان پێواکەم مەرجنیە لە پلەی پۆستی گەورەی دەسەڵاتا بن هەیەە لە شوێنێکی زۆر ئاساییایە بەڵام خزمەتێکی زۆرەکە لە ڕاگەاندنەکانە هەمانە لە مامۆستایەتی ئامانە لە فەرمانبەرانە ئامانە ڕاستە تەمەنەکەمان هەنێک کەس لەوانەیە بڵێ بەڵام لە چاو تەمەنەکەمانەوەیەکی زۆر باشمان پێگەیانی و من شانازی بە خوێندکارەکانمەوەکەم و ئەوانیش هەمیشە ڕێزێکی زۆر تایبەتیان هەیە بۆ من و ڕێزم لێ دەگرن. وەزیری خوێندنی باڵا و پارێزگار کاتێکەوە بینن چی پێڵێن؟ هەمیشە پێمەڵێن مامۆستا چکە ئەو کاتێک کە من دەرسم بێوتن دکتۆرام نەبوو هەمیشە پێم ئەڵێن مامۆستا ئەوەی کە ئێوە فێرتان کردوین ئێمە هەمیشە لە یادمانە هەمیشە شانازیتان پێواکەین و خۆشە حەزەکەم ئەوە لە خۆشیان بپرسن جوانترە و خۆشترە بەڵام هەستەکەم ئەوانیش هەست بە و دایک و کوڕیە ئەکەن کە من هەستی پێیەکەم هەستەکەم ئەوانە مناڵی منن هەم کچەکان کچ من هەم کوڕەکانیش کوڕی خۆ من هەمیشە لەگەڵ خوێندکارەکانەوە بووم هەمیشە هەستم کردو مناڵی خوێنی منین بەس مناڵی ڕۆحی من.